ئازان و خۆشەویستانی ئێمە لە هەرکوێکن و بەرنامەینەوە بینن سڵاوتان لێ بێجارێکی تر خۆشحاڵین کە هاتینە خزمەتتان لە یەکێکی تر لە زنجیرە بەرنمەکانی بەرنامەینەوە بە خۆشحاڵیەوە کام جارەش دوو میوانی ئازیز و خۆشەویست لە بەرنمەکە ئامادەن وەک هەمیشە مامۆسای خۆشەویستمان مامۆسا چالاک سدیق و هەروەها کاکە سیروان شوانی بە خۆشحاڵیەوە کە یەکێکە لە هونەرمەندانەی کە لەم سنوورە ساڵانێکی زۆر ئاویش خزمەتەکە ئەمڕۆژ بینەرمان من بۆی گوێتان لە کۆمەڵێک بەستە و مەقامی ڕەسەنی کوردی ببێ لەگەڵ هەندێک باس و خواست لەسەر مەقامە ڕەسەنەکان و بەستەکانی کوردستانمان. کاکە سیروانیاخوا بەخێر بێ. زۆر سپاسانەکەم. من سەرەتا حەزم کرد دەستخۆشتان لێ بکەم، بەڕاستی کارێکی زۆر جوانە. کەرکووک بە تایبەتی زۆر پێویستی بەم جۆرە پرۆگرامانەیە. ئێمە ساڵانێک ینی تامەزرۆی پرۆگرامی وایە. من ساڵێ لە ساڵەکە مامۆستا چالاک بەڕاستی ینی داواتی بەرنامەیەکی وایە کە بەڵام هۆیەکی عایلی هەبوو نەمتوانی بێم. زۆر خۆشحاڵە بووم کە بەشدار بم. دەستخۆشی لە هەموو لایەکەکەم، زۆر سپاسی هەموو لایەکتانەکەم. دەستخۆشی لە کەناڵی کەرکووکەم کاڵسا بە مەنگەوە لەشتان ساڵ بێ. یاخوا بەخێر بێ کاکە سیروان. بێگومانم بەرنامەیەش مەبەستی ئەوەیە کە ئەو خۆشەویستانە و هونەرمەندە بەرەزانە بەسەر بکاتەوە کە چەند ساڵێکە خزمەتەکەن و بۆ ئەوەی کە جارێکی تر دەنگیان بدەین بە گوێی هونەر دۆستان و ئەو خەڵکانی کە دۆست بە مەقام و هونەری ڕەسەنن لە تەواوی کوردستان و گەرمیاندا. جارێکی تر بەخێر بێ. مامۆستا گیانیاخوا بەخێر بێتەوە جارێکی تر. خۆشحاڵین کە لەم بەرنامەیەش لەگەڵمانی. مامۆستا گیان سەرەتامەوە بپرسم تاوەکوی ئێستا لە گەرمیانە ئەو هەوڵانەی کە دراون بۆتە هۆی ئەوەی کە جێ ئومێدی ئێمە بێ بۆ پاراستنی هونەری ڕەسەنی کوردی؟ بەڕاستی دەستخۆشی لە هەموو کەسێکەکەین کە هەوڵی داوە لە زیندووکردنەوەی گۆرانی و ئاواز و مۆسیقای ڕەسەنی کوردی ترەگەر بە شێوەی تاک بێ یان کۆمەڵ بێ یا دروستکردنی ئەو ناوەندوشتانە تا ئێستا ئەو هەوڵانە خراپ نین، بەڵام ئەوەیە ئێمە تەماحمان زیاترە کە پێویستەکە دام و دەستگای هونەری زیاتر لە هەموو ناوچەکانە هەبێ. یعنی بۆ نمونە شوێنێکی وەکو شاری کفری بەڕای من پێویستەکە لەژێر هەر ناوێکا بێ شوێنێکی وا هەبێ کە بتوانێت ئەو گەنجە دەنگخۆشانە لەوێ بچنە پێشەوە وەکو پەیمانگایەک وا بێ، وەکو شوێنێک کە ئەوانە کۆ بکاتەوە ئەو وانانەی تیا بخوێنرێ یان بە هەر حاڵ ئەو گەنجانە دروست بکە، دروستیان بکات لە خوێندنی هەموو ئەو ئاواز و مەقام و فۆرمە کوردیانەی کە لە کوردستانە بە تایبەتی لە گەرمیان هەیە یان لە هەر شوێنێکی تری کوردستانە یان لە ناو شاری کەرکووک ڕەنگە پێویست کا بەڕای من پەیمانگایەکی حکومی، ینی چۆن پەیمانگای هونەرە جوانەکان لە کوردستانی باشوورا پێم وایە نزیکەی 15 پەیمانگای هونەرە جوانەکان هەیە، ڕەنگە 3 کۆلیج یا 2 کۆلێجی هونەر هەیە، هەروەها لە زانکۆی دهۆک پێم وایە لەوێش لەقێکی شانۆ هەیە، بەڵام زیاتر وەکو لایەنی پسپۆری، لایەنی دەنگی، لایەنی تایبەت بە مۆسیقا و ئاواز و گۆرانی کوردی تر بە پێی پسپۆری ڕەنگە کەسێک ئارەزووی ئەوە بکە ببێتە ژەنیارێکی عودی باش یان باڵەبانی باش یا شمشاڵی باش مۆسیقای کوردی بخوێنێ، ئەگەر لێرە بێت لە گەرمیانە بێ ئەو پەیمانگایە دەنگبێژەکان بۆ نمونە کارنامەی دەرچوونەکانیان لەسەر ئەڵاوەسی و قەتار و خاوکەر و پێگەیاندنی دروستکردنی ئەمانە بێت بە دیراست بخوێنرێ. ڕەنگە کەسانی تر هەبێت دەنگیان مامناوەندی بێ و ژەنیار بن و لەگەڵ یا دیراسەتی ئەم ئاواز و فۆرم و ئەوانە بکەنە و کاتانە بە لێکۆڵینەوە و بەو دیراستکردن و بە دوواداچوونانە هەڵبەتە زیاتر ئێمە ئەتوانین لە هەموو چمکەکانی مۆسیقای کوردی بگەین و بە تایبەتی وەکو باسم کرد لە ناوچەکەیە بۆی ئەمانە بچەسبێ بە تەواوەتی. دەست خۆش مامۆستا گیان، سوپاس بۆ زانێرەکانت. کاک سیروانگیان جارێکی تر بەخێر بێی. پێمان بڵێ ئەو بەرهەمانە یاخود ئەو تێکستە شعریانە چین کە کاک سیروان دەستیان بووە بە هەڵیان نەبژێرێ بۆی کە بێوێ بەرهەمێکی جوان پێشکەشکە؟ ئەوەی ڕاستی بێ ئێمە لە هەموو بوارەکانە بە جۆرەی وەزع و زروفی ملەتەکەمانە جوولینەوە. بەڕاستی هەندێک جار هەیە سێرەکەی لە خۆتەوە، من حەدم نییە بڵێم بەتوانم شعرە بنووسم، بەڵام ینی هەندێک جار هەیە داهێنانێک لەگەڵ خۆتە هەندێک ئەدوێی لەگەڵ خۆتە هەندێک شت دێتە سەرزار و دڵتە. پێشکەشی برایەکی شاعرێکی ئەڵێ نمونەیەکی ئاوهامەوێ باسی ئەو زروف و باسی هەم وەزعی ئێستا بکە. یعنی من بۆ
پێش ماوەیەک لەگەڵ مامەساراز و مامەستا ئازار شاکر گۆرانی شەڕوانم تۆمار کردووە ئینشەڵا بەم زوانە جۆبیست و بینن ئەو هەموو داهێنام و هەمووی فکری خۆمەوە ڕاستە ینی ئەوەنە ئازارەکانی ڕۆژاوا قوول بوو ینی وای لە کۆمەڵێکی جوانی هونەرمەندانیش وڵاتان شارەکان تەنانەت لە ئەوروپاش گوێم لێ بوو کەسان بەسەر ڕۆژاوایە کۆمەڵشتی پێشکەش کردو جا ئەو هەستا مزام هەموو هونەرمەندان لەگەم هاوڕان ینی هەندێک جارێشتی وا دێتە سەر تا تۆ مەجبوری دانشی ببێت داوێنی ئینە من کاتی خۆی پێشەوەی بچم بۆ ئەوروپا پێشتریش لەم کەناڵە باسم کردەوە بەڵام بۆ جەناوتان حەزێکم بەتەمای ئەوروپا بۆم دایکم خۆ ئافریکاوتی کوڕم بۆ چۆڕی خۆی بە خۆی لێرە هەستی کلام دروست کرد هەر گەڕاموتم دایە دێمەوە ینی هەر دێمەوە کرد بە بەرهەمێک هەر دێمەوە هۆدای گیان هەر دێمەوە هەموو وڵاتی غەریبی بە کوردستان ناگۆڕمەوە جا بەڕاستی ینی ئەو دواتر بۆی بیرمانە چێ پێت هەڵێنەوە چونکە ڕەنگە ئەو گۆرانیە شملی زۆر بەمان بک بەشی بەڕاستی من پێشووتر وتومە من نامێت بێ میوزیکیش بێ مۆزیکەی لێم بەسەر کاکسیروان پرسیارێکم لا دروست بوو لە وتەکانی بەڕێزت پرسیارەکەوەیە لە بارودۆخێکی وا سەختە کە ڕوبەڕووی بەشێک یاخود پارچەیەک لە کوردستانمانە بێتەوە لە هەر پارچەیەک بێ تا چەند ئەرکی هونەرمەندە بە برپرسیارانەوە مامەڵە بکە و هەڵویستی هەبێ لە ڕێگەی هونەرەکەیەوە بۆ ئەوەی کە هەر ڕوبەڕوویە کە ڕووبکاتە میلەتەکەمان مەترسی بێ لەسەر لە ناوچوونی میلەتەکەمان لەسەر کۆمەڵکوژی لەسەر ئاوارە و دەربەدەری میلەتەکەمان تا چەند ئەرکی هونەرمەند قورسترەگە لەو کاتانە پێویستە هەڵویستی هەبێ بێگومان زۆر قورسە ئەرکی هونەرمەند لە هەموو بەشەکان زیاتر قورسترە یان بەڕاستی هەندێک جار هەیە بەتەمای کارێک بکەی سیرەکەی کۆمەڵێک ڕێگر هەیە دێتە ڕێگات باسی مادەکەی بکەین لە هەمووی ئیتر لەبەروی ئەمڕۆ ناتوانانی هەنگاوێک بنەی ئەگەر مادەی لەگەڵ نەبێ هەرچەنێ مامەساراز بەڕاستی زۆر هاوکارمان بووە یعنی بێگومان ئەبێ باس کرێ بەڵام ئێستا پێش بەرنامەکە لەگەڵ مامەستا چالاکە باسیەوەمانە کرد یعنی چەندێک بەتەمابی شتێکی قورس و گرام بکەی بەڵام هەسەیەکی کۆمەڵی ڕێگر ئاستانگت بۆ دروست بڵێ تایبەت شاری کەرکووک تایبەت شاری کەرکووک من لە زۆر شوێن وتومە ئەم شارە یعنی بڕوا بکەن ێستا ڕەنگە کۆمەڵێک کەس نەزانێت برام ئەم شارەی ئێمە ئەم شاری کەرکووکە ئێوە ئەزانن عایشەشان گۆرانی تێوت و حەسەن زیرە گۆرانی تێوت و ناسری ڕەزازی نەجمەدینی غوڵامی نەمر حەمە جەزا هەزارەها هونە مامەستا عەلی مەردان مامەستا حوسێن عەلی ئەمانە بڕوان پێ بکەن لە پارچەکانی کە و کوردستان ئەهات ئەم شارە خزمەتی پیانە کرد ئێستا زۆرم پێ سەیرە برام یعنی نەبێتەوە گلەیەکی ئەوها هەمووی ئەمەم قەوانە لێ دێنەوە برام 130 قەناتی کەناڵی کوردی هەیە ئێستا کاک بەختیار ئەو دەنگە جوانە ینی نامعقولە تۆ نەیناسی بەڵێ من ڕەنگە ئەو گەنجانە نەمناسی بەڵێ ڕاستە ئەمە بەشێکی گەڕێتەوە وەک تەرخەمی دەستگاکانی ڕاگەاندن ڕەنگە بەڵام ئەوە نەبێ ئەمە خۆمان لە شاشەکە و ئێستا قساکەین لە ماوەی ڕابردووە هەر لە کاتی دامەزراندنیم کەناڵەوە باوەشی بۆ هەموو هونەرمەندان نەتەوەکانی تریش کردوێتەوە واتە بەرنامەکەت بەدڵم بەرنامەیەکی ئێستا باوەشمان بۆ وانە کردوێتەوە من بەڕاستی دەستخۆشیێکی زۆرتان لێکن لە بەڕاستی هونەرمەندانی کەرکووک پێویستیان بەمەیە ئێمە هەمیشە لە خزمەتی هونەرمەندانی کەرکووک چکە جیاواز لە شار و شارۆچکە و ناوچەکانی تر کەرکووک لە هەموو شوێنێک زەرورتر و گرنگتر و پێویسترە لە هەموو سەردەم و خۆناغێکدا چووکە بەڕاستی ئەو نیشتیمان پەروەریەی ئەو هونەرە جوانەی کە ئەو نەرە ڕەسەنەی کە لە کەرکووکە هەیە بڕوا ناکەم لە هیچ شوێنێکی ترا هەبێ ئەمە کەمکردنەوەی ناوچەی تر نییە بەڵام تایبەتمەندێتی و هەڵکەوتەی ناوچەکە ئەو بارودۆخە سیاسیە هەمووی وای کردو کە کەرکووک زۆر جیاواز و پێویست بێ کاک دڵنیا با بڵێن دڵنیابە هونەرمەندانی کەرکووک کاچنە دەرەوەی شاری کەرکووک زۆر تایبەت جوان لێ ڕاگرن زۆر تایبەت یعنی ئەوە نەبێ بڵێ هونەرەکەمان هونەری هەیە ئێستا مامەستا چالاک باسی کۆمەڵێک با بڵێن کاری جوانی شار و وڵاتەکەمانی کردووە بەڕاستی من لای خۆم کە لەناو بوارەکەم پێی گەورە بووم
پێم سیر بوو ئێمە ئەم شقاوەنی ئەم هونەرە جوانین دانشیم لەخوا بە زیاد بیانێ هونەرمەندانی گەنجمانەیە ئێستا بەڕاستی هەموو مەقامە ڕاستەنەکانی کوردەکان زۆر بە جوانی ئەڵێنەوە. جاگە سیروانگیان باسەکانمان خۆشە درێژەی پێدەین بەڵام پێمان خۆشە گوێمان لە دەنگە بەسۆزەکەت بێ بەرهەمێکمان زۆر سپاستانەکەم هیوادارم بتوانین شتێکی باش بکەین. فەرمووی. تێپەڕیم ئەمڕۆ نزیکی ماڵی لەیلای دەربەدار تێپەڕیم ئەمڕۆ نزیکی ماڵی لەیلای دەربەدەر دیم کە چۆڵا خۆم لە قوڕنا هەل لە پێتا تەوقی سەر خۆم لە قوڕنا هەر لە پێتا تەوقی سەرە واشوي ديجوري زلفت وانا مامي سرقت واشعاي كل ميالو جبهك ششني قمراي وانا وانا مامي كواشوعي كل ميالو جبهك تشتي قمر كواني
كجان وانموني صنعتي خواو هيكلي حسن جمالاي اي مينا مينيان بوكا وتاقينا مينيان هاي مينا مينيان ميني ليلاني مينيان ومنك وشتوان وتسوي جواني ومنك وشتوان مينايا ومنك وشتوان وتسوي جواني ومنك وشتوان مينايا أقشي كم لعنة من أيام شرخي زمانا هاي نوير شد ومقصود يا من أيام قوم بديوانا هاي نوير أقشي كم لعنة من أيام شرخي زمانا هاي نوير شد ومقصود يا من أيام قوم بديوانا هاي نوير هاي مينا مينيان بوكا وتاقينا مينايان هاي مينا مينيان بوكا وتاقينا مينايان وجب وجيان من أيام لني ونزاران هاي قيور وجب وجيان من أيام لني ونزاران هاي قيور يصير دربادان من أيام هردم للشاران هاي قيور أمشو دربادان من أيام هردم للشاران هاي قيور أخ مينيان بوكا وتاقينا مينيان هاي مينيان بوكا وتاقينا مينيان دەست خۆش کاک سیروانگیان هەر بژی لەش سپاسمانەکەم. ساغ هیوادارم مەقامەکە دەست زۆر بەدڵتان جوان بێ. ئەوەم پێ بڵێ ئەم بەستەیە من زۆر بە کەمی گوێم لێ بووە ڕاست بەستەکە هی کێیە ئەم بەستەیە هی مامۆستای نەمر علی مەردان کە ئەو بەڕاستی مەدرسەیەکە من حەچەند لێ کۆڵێم و سێرەگەم ئەم ئینسانە جوانە ئەوەنە شتی جوانی کردووە بەڕاستی ئێستا مچورکە بەگیان دەکە باسیەکەم بەڵێ ئەوەنە کاری کردووە نازانین دەست بۆ کامە بەریە ئەم گۆرانیە ئەیمینەمینە کاتی خۆی مامۆستا چالاک بەدڵنیا ئەزانێ ئەمە کە کراوە مامۆستا علی مەردان خۆی احتیمامی شوای نەداوە پێی کە با بڵێن زوومی لەسەر کەوت جەختی لەسەر کاتەوە من وا هەست دەکەم لەبەرەوەی بەچێڵێ مەڵی گوێم لێ نەبووە ئەمە مامۆستا علی مەردان بەڵێ، دەست بە خۆشحاڵیەوە یان کارێک من دەکات. گوێم مازار چالاگە لەسەرەوە تۆ گوێ لێ بووە ئەگە بۆ مامۆستا چالاک گوێ لێ نەبیان ئێمە ئەمانەیە وەڵاهی من پێم زانیاری وایە مندێک ئەمە ڕەنگە لە دوای مەقامت بێت یعنێکێ لە سیفەتەکانی مامۆستا علی مەردان ئەگەر بەستەی بەجیا تۆمار کردبێ بەستەکە سێرەکەی فراوانە بەڵێ. یعنی بۆ نمونە بەستەی فاتیمە بەڵێ فراوانە ئەچێتە ناو ڕاستەوانەوە بەڵێ. بەس عادەتەن هەندێک لە گۆرانەکانی لە دوای مەقام ئۆکو پێوترێ بەستە زۆر بە سوکەڵەی ینی زۆر ناچێتە وردەکاری و گۆرانێکی سادە و
خۆشی هەڵبژار جوانی زۆر یەک لە یەک جوان جامە لە دوای مەقامی سەباکی دووترا وەڵام خۆم گوێ نەبوو مامۆستا من هەمە لە ئەرشیفی خۆمان هەیە عنیوانەی کەتر لە بازاڕ و لەم لاولا کە چەند ساڵە کۆمان کردوتەوە من ڕەنگە 120 گۆرانیەکەم وەرگرت بێ بەڵێ مامۆستا کاکسیروان مەقامەکە یعنی هەر بیدایەت دەستی پێکرد ئەگەر کەسێک نەیبینێ ینی با بڵێن فەیسی دەموچاو ئەوەشی نەبینێ ئەزانێ ئەمە کووردە و بەستایلێکی کوردانەوە توێتی بەڵام پرسیارەکەی من بۆ تۆ ئەوەیە ئێمە چی بکەین بۆی خۆمان لە زاڵبوونی ستایلی تورکی و فارسی و عەرەبی بەسەر ستایلی کوردیا بە دوور بگرین وڵای من لەو ڕوانگەیەوە بۆی بڕۆین ینی بەداخەوە تەنانەت بەشێک لە هونەرمەندان کە باسی سەبا ئەکرێ ئەڵێ سەبای عەرەبی خۆی ئەسڵەن سەبا چییە بای سبەینانە ینی ناوی باە نەوا هەر پێم وایە باە ینی بەشێک لە ئینەکان لە ناوی باکانەوە هاتووە کوشتنەی با هەنێکی بۆتە ناوی مەقام سەباب لە ناوچەی کرماشان ئەوەنە گۆرانی فۆلکلۆریشی لەسەرەوە حشمەتی لوڕژات جا جیاوازێکە تۆ کە بێ بە شێوەیەکی کوردانە بخوێنرێ یعنی ئێمە نین ببینە کۆپی وڵاتان یعنی سەبا هەرەبێوەکو عەرەب بوترێ ڕەنگە ماوەیەک ئێمە ینی بەهۆی ئەوەی کەتر پایتەخت لە بەخا دروست بوو ئەوانە هەموو شتەکان ڕووی لەوێ بووە ینی ڕەنگە زۆربەی مەقامێژەکان خۆ دیارە کورد بوون و چوونەتە ئەوێ بەڵام کە دوای بە نەکهەیەک و بە تامبوویەکی عەرەبی گەڕاوەتەوە پەخشکراوە ئێمە نین وەکو ئەوە دەقا و دەق یعنی یوسف عمەر چۆنەی خوێنێ بەڵێ زۆر دەورە بینە مامۆستا ئێمە قەینا ژەنیارەکان ڕەنگە کێشەیەکی گەورەمان نەبێ گرنگ مادە خامەکەیە یعنی ئەگەر گوێ لە مامۆستا عەلی مەردان بگری بەڕاستی وازان 5-6 سەبایەوەی کەوا من بەرگۆم کەوتووە 5-6 بەسەر مەنسووری وتو هەر مەنسووری شێوەیەکە لە سەبا ینی لەقەیەکە سەبایە بە شێوەیەکی تر یعنی ئێمە بتوانین لە ڕێی کەسە ڕەسەنەکانەوە هونەرمەندە ڕەسەنەکانەوە یان تەنانەت ئەگەرە هونەرمەندێکیش نەبێ لە دەیەکە لە ناوچەیەکە گوێمان لە شتێکی ڕەسەن و جوان ئەبێ کە قەت تێکەڵ بە دنیای دەرە و دەوروبەر نەبووە ڕاستی زۆر جا تۆ سێرەکەی لێ ئەم شتە کوردیە جوانە ئەمانە دیسانەوە بین بیکەینە هەوێن بۆ گۆرانەکانمان بۆ مۆسیقاکانمان یعنی من بۆ نمونە پارچەیەکی مۆسیقای ئینم نووسیوەتەوە کە عەرەب پێڵێ سەماعی خۆی سەماییە بۆ فۆرمێکی شەرقی جیهانیە لە دەشتا نەکراوە من هاتم بە دەشت کردومە جوانە 4 مۆسیقای پێوترێ خانەخانەی چوارەمی بە جۆرجینا کردووە ئیقاعی جۆرجینا کە ئێمە مەسەن لە کەرکووک ڕیتمی جۆرجینە تەنانەت کە بووک لە ماڵ دەرەکرێ ینی تۆ بێ لە ڕووی ڕیتمەوە لە ڕووی ئاوازەوە ینی کوردانە ئیش بکەی بەڵام مەبەستت هەبێ یان کۆمەڵێ نمونە هەیە بۆ نمونە ئاوازی هۆخاڵی ڕێبوار ئەگەر جەنابەت دەمخۆش یا تۆزێکی بڵێ ڕێبوار ئەوەی کە بە ئەڵاوی سی خاڵی ڕێبوار تیرە یا بارانە ئێمە ڕێک ئەڵاوی سیە و کراوەتە ڕیتم کراوە بە بەستە وانە یعنی ئێمە بێن پێشتر باسی نیوە شەویمان کرد یا بێی مەسەن سەبایەکی کوردەواریان هەر یەکێک لەم مەقامانە یا مەسەلەن خورشیدەکەی مامۆستا عەلی مەردان و کاکشکور و هونەرمەند سەڵاح داود و ئەمانە بێ تۆ لەسەر ئەوە بەستە دروست کرد لەسەر ئەوە من مۆسیقا فکرێکی زۆر جوانە مامۆستا ئەمە دوای هەر کەسێ بەبۆی پسپۆری ڕەنگە من بێم پارچە مۆسیقای کوردەواری بکەم کەسێتر بێت لە شێوەی ئۆرکسترا ئیش بنووسەیەکێتر بێ ئاواز دابنایەکێتر بێ بەس ئیشی ژەنن بێ ئەم ڕوحێتە کوردیانە بگەڕێن هەوێنەکەی هەیە لەناو ئەم فۆلکلۆرانە ئیتر بە هەموو چمکەکانەوە بە هەموو مەقامەکان مامۆستا هەر لەسەر قسەکەی تو ڕەنگە خۆتیش ئاگاداربی چووکە بە زووی سەردانی کفریەکەی مەقامی تەفلیس ینی ئەمە چەند ساڵێک بوو لە دوای شەڵتاخ و ئەوانە کورد نێوت یعنی مای خۆشحاڵێک کە یەکێک لەوانە و گەنجە هاوتا ینی ئەگەر یەکەم هەنگاویش بێ ئەگەر بە کەم و کوڕیشەوە بێ بەڵام کارێکی پیرۆزی کرد جارێکی تر بەرگە کوردەکەی کرد بەبەری مەقامی تەفلیسە کە خۆی مڵکی کفریە و لە کفریەوە داهێنراوە ئەو مەقامە منەوە بۆ چونێکی ڕەنگە تۆزە جیاوازم هەبێ لەسەری ئەگەر بێ مەسەن سێگاکانی کاک شکورخەیاتی ڕەحمەتی وەرگین بەڵێ
سێگایەکی بچکۆلەی کوردەواری مامۆستا عەلی مەردان وەکەوەی ساقی ساقەی ئێمە شەڵتاق ئەو ئاوازە کوردەواریە کە چووە بووە بەغاو لەوێ تر بە شتەکان تورکی و عەرەبی و بەو شێوەیە ڕێچکەی گرتووە هەڵبەتە شێوەیەتر لە خۆیەگرێ بتەوێت نەتەوێت لە ڕووی شیعرەوە لە ڕووی زمانەوە سەگەشی تورکمانی اینجا کێ ئەڵێ مەسەلەن ئەوەی شەڵتاق خوێندوێتی وەکو ئیستەوایە ڕاست 150 ساڵ بەڵگەیەک نەماوە بەڵێ گۆڕانکاری بەسەراتەوە بەڵام من وای بۆچم هەرو سێگا کوردەوارەیە کە ئیستا گوێ لە نمونونەکەی کاکشکور خەیات بگرین بەڵام ئەوە بە شێوەیەتر دراوە لە قاڵب ینی دەنگەکە جیاوازە و قەبەیە ئەوانە ئێمە بە کوردەواری بخوێنین ینی بەڕای من زۆر جا ینی ئەگەر مەقامێکیش ئێستا بڵێن لە ناو کوردەواریانم ئابێ و چوو بێتە ئەوێ ئام جاریواڵم دیزاشەی لەبەر کردووە بیهێنیتەوە نەی ئەو وشتە جوانکاریانە وەکو بەغایەک بیڵێ وەکو فارسێک چەکە بکەیت بێ نێمە حەنیسە مەسەن کاک ناسر هات چەندێ دەستەواژەی شیرین و جوانی لە ناو ڕاستە مەقامە پێشتر نەبووە ئێمە ئەمانە بەکاربێنین یەکسەر ڕەنگەکە ئەگۆڕێ یعنی وەکو وایسە ئێمام جلە کوردیە لە بەرمانە بیکەینە جلێکی ئەفەنی شێوەمان ئەگۆڕێ ئێمەش بەو قسەکانت هەمووی دروستە و زۆر جوانە زانیاری پڕبایەخ و پڕبەهان بەڵام من هەنێ پرسیارم بۆ دروست بوو لە سەرەوانە پێم خۆشە دوای بەرهەمێکی کاک سیروان باسی بکەینەوەوانە کاکە سیروانگیان بێنە لای بەرهەمێکی ترت بەرهەمێکیکەی شەڵا گۆرانیشی تایبەتمان داناوە سە جۆرە بە خۆشحاڵیەوە فەرمون
سرنجامەکەی دۆڕانە دۆڕان زەمبی تۆنیا و فەلەک ببوورە زەمبی تۆنیا و فەلەک ببوورە هەیدە دەیدا دەیدا والله ئێستا گەشتگیری ئەمجا ئێستا گەشتگیری وە بۆ دەمێوە ئەمجا کەیفیری وا بۆ دەمێوە دەمکاتە هاوڕێی دەمکاتە هاوڕێی چاوی کەوت وەچان ئەبێ بینۆشی دەردی زەمانە ئەبێ بینۆشی دەردی زەمانە بۆچی نازانی بۆچی نازانی دنیا نەمانە دنیا نەمانە وای كالجلوينة تادر مايا كان نقشاوة قلو كالجلوينة تادر مايا كالجل نقشاوة قلو بقوى ما قول متقاسم ليلي بليمي عليا أمجبا كل متقاسم ليلي لاليمي عليا تلك جانب تلك روحي شرينة والله معذوري يا رايا هردا مردينا بينا تلك يا تلك أيلا نونا جاترقا دەست خۆش کاکە سیروان هەر بژیت لە شتاقی بۆ بەرهەمە مامۆسایەکێک بوو لە ئاوازە جوانەکانی با بڵێن ئاوازە ڕەسەنەکانی مامۆسا حوسێن عەلی بەڵێ. کە لەسەر مەقامی سێگایە وەڵاوەکو زانیاری من لە کوڕی کاک حسێن عەلیە وابزانم کاک جەمال بەڵێ. هەموو ئاوازەکانی دانراوەکانەک فۆلکلۆرەکان هەمووی مامۆستا عەلی مەردانە بە تایبەتی ئەمە تەنانەت ئەم شعری ئەمە لە ناو کتێبەکانی مامۆستا عەلی مەردان هەیە لە ناو شعرەکانیە بەڵام خۆی ئەدای نەکردەوە نانا وەکو ئاواز داوێتی پێ بەڵێ بەڵێ دانە دانە هەر هی ئەوە کۆمەڵی لە گۆرانەکانی یەک لە یەک جوانترە وڵستانە ئیترەمە لە مەقامی سێگاش مەقامی سێگاش یەکێکە لە مەقامە سەرەکیەکانی مۆسیقای کوردی و ڕۆژهەڵاتی و دیارە کۆمەڵی لە قوپۆشی لێ بێت قسە زۆر هۆزامی هەیە و چی هەیە بەڵێ سێگای ئەو شاری هەیە هەیە و شارە و بەستەنیگارە و زۆر زۆر مامۆستا باسەکەمان لەوەیە بوو باسی ئەوەمان کردوتمان چی بکەین بۆی خۆمان بپارێزین لەو ستایلە تورکی و فارسی و عەرەبیانەی کە زان لە بن بەسەر هونەری ڕەسەنی کوردیە بەڵێ ئەمە هەر لە ناو خەڵکە کاک دڵنیاسە بڵێن لە ناو شارەکانە لە کوردستانە
کە باستە تابلۆی عەربی و ئینگلیزیوانە کرێ هەمومان پێمان ناخۆشە ئەسە من ئەمڕۆ شتێکم بینی لە ئەنکاو پێم وایە زۆربەی شتەکان بە عەربی کرایە لە زۆربەی هەموو شارەکان یعنی ئەمەش ڕێک ئەوە ئەگەێنێ ئێمە کە لەو شوێنانەی کە گۆرانی تیاوترێ گۆرانی بە زمانەکانی تر بەتایبەت لە میوزیک و ئەوانەی هەرچەنە من ڕەنگە کەمتر ئەو شوێنانم بینی بێ بەڵام ئەی بیستین و ئیتر ڕەنگە لە سوشیال میدیا بکەوێتە بەرچاومان یعنی لە هەموو لای هەموو نەتەوەکان وڵاتەکانی تر تا شتی خۆیان وەستابێ فەرزەکرێ یعنی ئەگەر گۆرانی بێژێک لە بۆ نمونە لە لوبنانی شەو بێ ئەبێ گۆرانی کوردیشی پێ لەبەر بکەیت بەڵام ئێمە ناکرێ ینی کوڕی خۆمان بکەینە قوربانی کچی خەڵک ئێستا وایێتە لە زۆربەی لایڤ میوزیکەکان منێ بینم بەڕاستیەوە ئەرکێکی بەرپرسیارەتیە لەسەر هونەرمەندانی کە بەشداریەکەن بەڵێ هیچ سانسۆرێکیش نییە بخرێتە سەر ڕاستی زۆر هەوڵە درا ینی لەلایەن سندیکای هونەرمەندان و ئەوە ڕەنگە ئیشی وەزارەت بێ یان ئیشی حکوومەت بێ کە ئەمەیتر لەگەڵ هونەرمەندانە ینی دەست بخرێتە سەر ئەو خاڵانە باسی ئەومان کرد بوونی پەیمانگای هونەرە جوانەکان لە کفری با بڵێن لە کەرکووک لە چەمچەماڵ ئەمە خۆی بۆ خۆی گرنگێکی زۆری هەیە بەڵام نەبوونی ناوەندی مەقامات لەم شوێنانە یەکێک نییە لەو گرفتانەی کە بۆ ئەو گەنجانەی دێنە پێشەوە ئەیانەوێت لەسەر ڕێژکەی مەقامات و هونەری لەسەری کوردی بەردەوام بن وڵای خۆی کاک دڵنیا هەر دام و دەستگایەک بێ ینی ئێستا ئێمە بۆ فێربوونی مۆسیقایەوە دائما باسی پەیمانگای هونەرە جوانەکانە کرێت لە 15 شوێنەیە هەرچەنە من پێم وایە پەیمانگاکان کەمتر و پوختر بن ینی بە پێی شوێنەکان شارەزایی تیا بخوێنێ بۆ نمونە لە کفری مۆسیقا هەبێ و احتیمام بە مەقامات بدرێت لە شارێتر ڕەنگە مۆسیقاتیان پێویست نەکرێ مەسەن لەوانەیە کادریان نەبێ یعنی بەڵام ئستا ئەمڕۆ لە هەموو کوردستانە بڵێن هەندێک فێرگەی تایبەتێ هی فلان مامۆستانی نایان نهێنین زۆربیان برادەرمان چکە زۆرن لە هەموو شارەکانە سێرەکەی بەقەدەر پەیمانگایەکی هونەرە جوانەکان زیاتر لە بەشی مۆسیقاکەی ژەنیاری پێگەیانوە هەمان شت یعنی بەسەنە من و جەناب و چەند کەسێک ئەگەر ناوەندێک ببینە ڕێوە ئەو دەنگ بێژانە کە بێن هەڵبەتە ئەو دەنگ بێژانە خۆیان بنەماکانی دەنگی و مەقامیوانەیان تایە بەس پێویستیان بە ڕێنمایی هەیە پێویستیان بە بەرنامە ڕێژکەکە وانەیە ئەمە کە فێری ڕەنگە نەزانێ جیاوازی بینی دەشت و هومایۆن و حیجاز و کە بێی بڵێ ئەمە بەم یاسا و ڕێسایە ئەم مەقامە ئەخوێنرێت چیتە فڵان مەقام ئەبێ وابێ ئەوەش نییە لە شەو ڕۆژەکان ڕەنگە جاری وا هەیە تەنیا مەقامێ دووسێ مانگێکی پێویست وانە بەڕاستی ئەو ناوەندانە پێویستە بەڵام کەسی پسپۆر هەر ناوەند نەبێ و خانوویەک و ماڵێک و تاخمڵاتی میوزیکی بەداخۆ لە کوردستانە ئەلم شتانە ئەبینین بەڵام لە ناوەڕۆکە سێرەکەی تا ئێستا گۆڤارێک لەسەر مەقام لەو شوێنانە نییە دوو لێ کۆڵینەوە نییە دووشت نییە هەر کۆنسێرت و هەر ئەوە ینی ئەبێ پێگەیەکی جوانی بنەمای مۆسیقای کوردی و شەرقی و بە پێی یاسا و ڕێسا و کەسی شارەزابی باتەڕێەوە زۆر جارەوەشمان لەبیر نەچێ ینی ئەمە هەر لە ڕۆ دنیایەکە و باسی نەکەین ینی سیرەکەی لە زۆر شوێن لە تەکیەکان ینی لە کۆن و لە ئێستا شارڕەنگە ینی بۆ نمونە تا ئێستا تەکی تاڵبانی دەورەی مەقامی تیا ئەکرێتەوە مەرج نییە ئەو مامۆستایەکە ئەو فێرخوازانە ئەو تەلەبانە فێری مەقامی بکە زۆر دەنگ خۆش و ئەوە بێ تۆماری هەبێ بەڵام سیرەکەی لە فێرکردنا زۆر لێزانە یعنی ئێمە بێن بە دوای مامۆستاکانە ئیتر ئەو کاتانە کێ بەرهەمەکەی جوان و ئەوە ئیتر لە ناو خەڵکا بڵاو بێتەوە کۆمەلگا بڕیاکێ لە جوانەکانی گەرمیان ئەوەی من ینی بەراوردی بکەم بە ناوچەکانی ترەی بینم بۆ نمونە لە کەرکووک و شۆڕە بینەوە تاوەکو و داقوق و خورمات و کفری لەوێشەوە ئیتر دێتەوە ئەو بازنەیە ئەو سێ گۆشەیە ینی خەڵکانێکمان هەیە زۆرن ئەوە نییە بڵێن کە من زۆرن بۆ نمونە تەنیا ئەتوانێت ئەدای مەقامەکان بکە بەڵام نازانێت لە قوپۆی مەقامەکان چییە نازانێمە چی مەقام بەشێکی ترمان ناوەکانشی نازانێت من ئێستا خەڵکێ هەمانە بۆ نمونە قورئان خوێنە هەموو مەقامەکان ئەخوێنێ بەڵام ئەڵێ تواوی خوێندم چی بوو چی مەقامێک بوو ئەمەوێ بزانم ناوەکەی منیش دووسێ شتی پێڵێ مەڵێم لەسەرەوە بەردەوام بە دواتر ئیتر مەقامەکان بۆ شێوازە بەڵام بەداخەوە خوری مەقامات و ئەوانە زۆر کەمە ئەویشی هەیە و هەوڵانی کە تاوەکو ئێستا هەیە سروشتین ینی هەر کەس لە لای خۆی بۆ دڵنیا ڕقسەکە بڕم ئێمە هەمومانە چینە پرسەوە لێرە زۆر جار سوتفەی هەندێ بڵێن مامۆستای دەنگخۆشم کردووە لە قورئان خوێنەکان
یعنی لە پار بوو پێم وایە مامۆستایەک 16 جار کە قورئانی خوێند لە بەینە بێ ئەوەی کە مەقام دووبارە بکاتەوە بەبێ دووبارە تر دوای منیش ڕۆیشتم وتی وەڵام من تەلەبەی مامۆستا میقدامی ڕەحمەتی بوو ماڵێ ڕۆحی شاد مەسەن مامۆستایەتر پێم وایە محەممەد ئیسماعیل لە هەڵە نەبووم هەر بە هەمان شت یعنی یەک کۆمەڵ مەقامی خوێن لە شوێنێتر عینی بە مامۆستایەتر 8 مەقامی خوێن داوتم ئەرە وەڵاوە دەشتی دووبارە کردەوە لەگەڵ یەکێک لە برادرە موزیسیانەکان بووین باست لە لایلایەکەی وابزانم دایکی شەید حوسێن مەنسوور بوو بە شێوازێک بوو بەڵێ خۆ ڕەنگە نەزانێ ئەو شار بێ ئەو شاری خوێن لە ئەدایەکە بەڵێ عنی وەکەوەی کە بڵێنەوە مەراسیمیانە بردەڕێەوە عنی وەکو شیوەنێک بەڵام شیوەنەکەی مەقامێکی ئەو شاری کوردەواری بوو ئێمە لەوانەیە ئەو شارۆکو گەڕانەوەکو بە زمانی ساڵی فیدباک لە بەغاو بۆمان هاتبێ کەچی مەقامی ئەو شار لە ناو کوردەواریە عنی وەکو هەڵقوڵای خۆمانە بەوانە ئەزانی بەڵێ دەست خۆش مامۆستاگیان هەر بژی زۆر سپاس بۆ زانێرەکان کاک سیروان بابینەوە لای جەنابەت بینت لەگەڵ کوی مەقامەکانە چۆنە یان ئارەزووەکەی چەند مەقامێک بڵێ یاخود لەگەڵ هەموویە هەرتووە ئەوەی ڕاستی بێ هونەرمەند پێویستە شەڕ نەفرۆشێ بە مەقاموتن ئەساسە بیزانێ ئەو ئەساسە قاعدەیە مەقام نەزانی نازان بە چینایی بن بەڵام بەلای منەوە نەیڵێ باشە هەندێک جار هەیە با بڵێن هونەرمەند حەزەکە مەسەلەن جەنابەت مەقامێک خوێندووە بە با بڵێن خورشیدیەکت خوێندووە ئەوەنە جوان خوێندتە حەزەکەم بیڵێم خەڵکیی باشم بینیوە کە جۆگرد و حەزەکەم بیڵێم بەڵام سێکی دەنگت بۆی نابێ لەبەری هەمووی قاڵبە ئەمە من ئێستا لەگەڵ مامۆستا چالاکە باسی مەقامتان ئینسان چەندێک شارەزایی مەقام بێت و کە ئەچیتە شوێنێک و باسی با بڵێن پرسەکەی ئەو پیاوە بە ڕێزەی کرد ئەو شەیدە نەمرا من و هاوڕێکی مناڵیم هەیە ناوی عومەرە ئەوش گۆرانی وێشە عومەراوەرە بەڵام وازی هێناوە لە زووەکەوە تازە خۆمان فێر مەقام و شتەکرد بەس بیناسینەوە بە ئەدا نەمانەزانی لەبەرکردن لەبەرمانەکرد بەڵام نەمانەزانی ئێستا لە سێگاوە لە سەبا چیتە چۆوە گەڕێیتەوە چۆنە ئەتر بارحاڵ تعزیەکی جیرانمان هەبوو منها ئێمە تقریبان نەتوان بڵێم 17-18 ساڵ بووین دانیشتمی پێکەوە دایک تر ئەوە بوو تر جەنازە و شتیان هێنا و دەستیان کردە شیۆن و گۆرانی لاوانەوەوانە دایشی ئەو کوڕی کە عەمرخوای کرد و خوا عافیکای ڕەبی وتی ئەیوت هاتە بن باڵمەوە لە قەڵە باڵغی هاتە بن باڵەوە وتی وە حیجازیان حیجازکارە ئێمە لە چین کابرایانی ناسیارمان وتم سەفر کەس دەرچینە چوومە دەرەوە وتم بەخوا نەحیجاز نەحیجاز وتم بە بەیاتی خۆی ئایە خوێنەوە جا باسم دێ ئینسان کە چووە ناو بوارەکەوە حەزەکە هەموو شتێ بزانێ وەڵای بۆ وەکو دەوڵەمەندکردنی بابەتەکە مەقام وەکو توخم وایە یعنی سەمەسەر لەگەڵ کاکە ئاراز قسە بکەین کە ئاڵەی سێگا ئەو ڕێچکەکەی ئەبێ بیزانێ دەرەجەکان یعنی شەرت نییە وەکو مەقام خوێن ئێمە هەروەکوتم مەقام بۆ پەیژدە و کەتەلۆکەکانی شەبێ بۆ ئاوازخوانی شەبێ ینی ئێمە ئەبێ ئەو دوو چمکە لە یەک جا بکەینەوە بەشێک لە گۆرانی بێژەکان ئەگەر مەقامیش نەخوێنێ وەکو ئاوازخوانی بۆەوەی کە بەستەکان لە یەک جا بکاتەوە بۆ ڕەنگەکان بەڵام لە ساڵی ئەمە سوورە ئەمە شینە چۆن حوت ڕەنگمان هەیە ئێمە حوتە مەقامە سەرەکیەکە بەڕاستی توخمە ئەمە ئەڵماسە ئەوە ئاڵتونە ئەوە زیوە وەکو ئەو وایە لە یەک ناچن هەر یەکەی بۆ خۆی شێوەیەکی پێدراوە بڵێن کۆڵەکەیەکە بۆ هونەری هونەرمەند بەڵێ ینی نەک هەر ئیلا بۆ مەقام خوانی و بێت مەقام بڵێت تەنانەتەوەی کە بەستە شەڵێ بۆ ئێمە بۆ موزیکشەنەکانی سەکەڵی نەهاوەند کاکارا زەزانێ نەهاوەند لەسەر پێتی کیبۆردەکەی چۆن و کامپلەی بەرزەکاتەوە نزمێکاتەوە هاتی تا حیجاز شتێترە ئەمە هەمووی مەسافەی دەنگیە ینی فریکوێنسی دەنگە ڕاستە ئەو زۆر هەڵەگری دەست خۆش زۆر سپاس بۆ زانێرەکانت کاک سیروان بابینە لای بەرهەمێکی تری بەڕێستەوە من ئەگەر ئێستم بدەن بەرهەمێکی بادینی ئەڵێ مەگەر بە خۆشحاڵیەوە پێمان خۆش لەگەڵ هاوڕیانەگە بتوانین کارێکی بۆ بکەین لەگەڵەوە شەمەقامێکی حیجازم لەگەڵێتی
لە حیجازەکەشەوە لەگەڵ مامۆستا قسەم کە دەچێتە نەکریزەوە بەڕاستی من نەکریزەکەی بابەتی ئێمە نییە ئێمە ڕەنگە قوڕگمان بۆوانە نەبێ لەبەرەوە هەماوێنمان هەیە لەبەرەوە ڕەنگە بتوانین شتێکی لەگەڵ بکەین سپاسدانەکەم. وەکو کەرکووک حەزم لێتە وەکو کەرکووک حەزم لێتە زۆر حەزەکەمە تۆ شوابی زۆر حەزەکەمە تۆ شواریا
هرچند صادق آواشینم كمن مردم كمن مردم لسرگورم شرکانم بدم با هوای دەستخۆش کاکە سیروانگیان بۆ بەرهەمە پێم خۆش بوو لە زۆربەی بەرهەمەکانمان سۆرانی بوو مامە ساوتمان بە کرمانیا بێ لە ساق بێ هەر بژیمە یەکێک بوو لە بەرهەمەکانی کاکە ئەیازاخۆی ئەگەر بە کوردی پێم بڵێ چۆن وا کرمانجەکەت باشە؟ ئەوە ڕاستیە من لە دەروی وڵاتە ژیام جا تایبەت کرمانج زۆرە لە ئەوروپا ئێمەش خۆزای هونەرمەندین ئەوەی باوەشمان بۆ بکاتەوە کاری هونەری کرمانجەکان زۆر بوو جا بەشدارە بووین لە بۆنەوە هەنگکانیان لەوێ ئەوەی ڕاستی بێ پێش ئەوەی بچمە دەروی وڵات یعنی ئەم گۆرانی لای من زۆر زەحمەت بوو لەبەرەوەی زاراوەکە زۆر بەلامەوە زەحمەت بوو بەڵام ئێستا یعنی کە گوێ لە کرمانجیشەوە وەکو سۆرانێکی خۆمان دەست خۆش بێ کاک سیروانگیان ئەگەر دوایین وتە لەسەر بەرنامەکە پێمان بڵێ چکە کاتەکانمان هێدیەتی بەرەو کۆتایە ڕۆ زۆر سپاسانەکەم بەڕاستی کارێکی زۆر جوانە زۆر پیرۆزەوەیکەن هونەرمەندانی کەرکووک هەموو کاتی وتمە شیڵێمەوە زۆر شایانە لەمەش زیاترە ئینشەڵڵا بەدڵنیایەوە ئەزانم کە کەسانی وەکو جەنابتان وەکو ئەو کارمەندانەی لێرە وەکو ئەو گەنجە جوانانەی کە لە پشتی کامیراوان زۆر سپاسیانەکەم لەشتان ساغە بەڕاستی ماندوو بوون زۆر سپاسی مامۆستا چالاکەکەم بەڕاستی هەمیشە هاریکار بووە بۆ هونەرمەندان مامۆستا ئاراز کاکەی مامۆستا ئاراز ڕەفعات زۆر سپاسانەکەم زۆر سپاسانەکەم دەستی هەموو لایە خۆش بێ دەستی هەموو ئەو هونەرمەندانی کە لێرە بەشدار بوونە پێشوێم و دوایە ئێمەش گرنگەوەی ئەمە بتوانین خزمەتی هونەرەکەی شارەکەمان بکەن ترکەم و کوڕی هەبێ نەبێ ئەو لای خۆتان هەڵی هەر بژین بەخێر بێنجارێکی تر زۆر سپاس مامۆساگیان گەیشتنە کۆتایی بەرنامەکە دوایین پەیامت لەسەر بەرنامەکە دەستان خۆش بێ بەڕاستی بە هیوای بەردەوامی تر ئەم جۆرە بەرنامانە
تر ئامانجی خۆی پێکێ هیوادارین هەر بەردەوام بێ و بتوانین زیاتر خزمەتی هونەری کوردی بکەین. لەشتان ساڕان جارێکی تر بە خێر بێن سەر و سەرچاوی ئێمە خۆشحاڵ بین بامەدەبوونتان. بەڵێ خۆشەویستانی ئێمە هاتینە کۆتایی بەرنامەکەمان پێش ماڵاوایی پێم خۆشە دەستخۆشی بکەم لە کاکە ئاراز کاکەیی کاکە ئاراز ڕەفعەت لە میوزیک هەروەها کاک عەدنانیش هەرچەند ئەم بەرنامەیە لەگەڵمان نەبوو نەیتوانی ئامادە بێ. وەسپاس بۆ برایانم لە پشتەوەی کامێرە کاکە هەستی و کاکە شوانە و کاکە شاباز و کاکە سەردار و کاکە یادی خۆشەویست. سپاس بۆ ئێوەش تاوەکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.